گەورەترین شەهادە خواناسیە. الحەمدوللا هەستێکی زۆر خۆشاوە فەزڵی خی گەورەیە بێگومان ڕێسەکەی باوکم بەرداوامی پێ دەدەین و ئینشاءالله باشتر و باشتریش بتوانین خزمەت بە کۆمەڵگەی کوردی بکەین. ئەو ساڵ دوم ساڵی ماستێرمە ئینشاءالله بەردەوام دەبین بۆ دکتۆرا بۆ پرۆفیسۆر و تاکو و پلەکانی خوێندن هەموو دەبڕین ئینشاءالله. الحەمدوللا طبعا هەستێکی زۆر خۆشە و فەزڵی خی گەورەیە ئینشاءالله بەردەوامتر دەبین ئینشاءالله. هەستێکی زۆر باوکم نازانم شەیەک نێوەسف بکە. ئەمن لەکنە من شەهادە مهم نییە، گەورەترین شەهادە خواناسیە. خوای بناسە بە تەواوی ئەوە شەهادەیە پرۆفیسۆرە دنیا و قیامەتت دەبی. لە ئیش و کارەکاندا ئەم بسم الله بکەین، تەفەکوڕ بکەین لە خالق، الحەمدوللا بکەین، ئەو ذیکر و شکر و فکرەوانەمان هەبیتن، تام و چێژ لەو ژیانی وەربگرین. هەدەفەک هەیە لە دروستبوونیمە، ئەو هەدەفەی بین نەزێ ئینشاءالله، ئەگەر نێتە زێ ئەتوو خەسارەتمەندی دنیا و قیامەتی.